ئەو کەسانەی کە نیەتیان فاسدە لە کۆمەڵێکی ئیسلامیان بەڵام مەبەستیان سەرخستنی ذاتی خۆیانە، مەبەستیان ناو و شۆرەتیانە، مەبەستیان پلەپایەیە پێی بگەن یا مەبەستیان پارە و سامانە پێی بگەن یا مەبەستیان ناوی تیرە و هۆز و پێڕ و کۆمەڵەکانە لە ڕۆژی دواییە هیچ پاداشێکیان نییە. ئەگەر چی ڕەنگە بەزاندنی دوژمن و سەرخستنی دینەکە بە ڕۆڵی گرنگی ئەوان بوو. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام لەو حەدیسەیە کە ئیمامی ئەحمەد و تەبەرانی لە ئەبوو بەکرەوە ڕیوایەتیان کردو و سەنەدەکەی هەمووی پیاوی متمانە پێکراون لە مەجموع الزەوائیدا، پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ: إن الله عز وجل سيؤيد هذا الدين بأقوام لا خلاق له. خوای پەروەردگار دینەکەی خۆی بە کۆمەڵانێک سەرەخا لە ڕۆژی دواییە هیچ پشکێکیان پێ نابڕ. کابرایەک لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم جیهادی کرد، زۆر ئازا و قارەمان بوو، جارێک لە شەڕەکەی برینار بوو، لە تاو ئازار و ژانی خۆی برینەکەی خۆی هەڵپچڕی و خۆی کورد. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە حەدیسی بوخاریە دەرهەقی فەرمووی: إن الله لا يؤيد هذا الدين بالرجل الفاجر. خوای پەروەردگار دینەکەی خۆی بە پیاوانی فاسق و فاجریش وەکو نیەت پیسەکان سەرەخا. ئەمانە نیەتیان پیس بووە، بەڵام خوای پەروەردگار دینەکەی پێسەرخستون. ئیمامی مسلم لە عومەری کوڕی خەتابە خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە کاتێک غەزای خەیبەر بوو، تەواو بوو، کۆمەڵێک لە یاوەرانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر کوژراوەکان ئاگەڕان، ئەیانودەوە فڵانە شەهید بوو، ئەوە فڵانە و ئەوە فڵانە و ئەوە فڵانە شەهید بووە، تا گەیشتنە سەر لاشەی یەکێک و بەویشیان وت ئەمیش شەهید بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە میانە بێدەنگ بوو، پاشان فەرمووی: كلا إني رأيته في النار في بردة غلة. پاشان فەرمووی: كلا إني رأيته في النار في بردة غلها. فەرمووی: نا نەخێر، من خۆم بینیم لەناو ئاگری دۆزەخا بوو، چونکە عەبایەکی دزی بوو پێشدا بەشکردنەکەی کە لە غەنیمەتایە، نیەتەکەی فاسد کردوتەوە لەبەر خاتریە. و ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لەبێ لە عەبدوڵای کوڕی عەمرەوە جێڕێتەوە کە پیاوێکە بوو ناوی کیرکیرە بوو، سەرپەرشتی ئەو کەلوپەلانەیە کرد کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام وەکو دەستکەوتی شەڕکۆیە کردەوە و پێشەوەی کە تەوزیعی کە ئەو سەرپەرشتیە کە کوژرا، پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: هو في النار، ئەهلی دۆزەخ. سەیری کەن برایانی بەڕێز، چەند نزیکە لە پێغەمبەری نازارەوە عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام چونکە نیەتەکەی فاسدە و لە غەنیمەتی دزیوە، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە غەنیمەتە دزێت. دوای ئاخر جاریش کە کوژران کە تەماشایان کرد، عەبایەکی لە ژێر ورجی خۆیان حەشاردا، ئەوەندەش نزیک بوو لە پێغەمبەری نازارەوە عەلەیهی سەڵات وەسەلام. چەند منافق هەبوون لەگەڵ پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام هاتنە غەزا و بەشداریانە کرد، ئەو هەموو شەڕە شمشێرە ناڕەحەتەیانە بین، 300 پیاوی منافق. ئەلەوانەی کە لە غەزای بەنی مستەلیقا دووڕوویەکیان وتی: لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل. کە گەڕاینەوە مەدینە بێ پیا و ماقوڵە خاوەندە سەڵاتەکان مەبەستی خۆی و ئەشرافانی منافقین و ئەوانەی مەدینە بوتیان ئەبێ زەلیلەکان لە شار دەرکەن، مەبەستی لە زەلیلەکانیش پێغەمبەری نازدار بوو عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ یاوەرانی. یا ئەوانەی کە لە غەزای تەبوکە گاڵتەیان بە یاوەرەکانی پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام، کە خوای پەروەردگار پەردەی لە ڕوویانە هەڵماڵی و فەرمووی: ولئن سألتهم ليقولن إنا كنا نخوض ونلعب قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون. ئەگەر ڕێیان بپرسی بۆ ئاڵێن، لە وەڵام ئاڵێن ئێمە هەر لەناو خۆمانە گاڵتە و سەحبەتمان نەکرد، بڵێ گاڵتە بەخوا و بە ئایەت و بە پێغەمبەرەکەیەکەن،